وێنەکە بیڵیبی ئەفسەرێکی باریکەلەی تەمەن 26 ساڵی هێزی دەریایی پیشان دەدا کە گولەیەک بەر دیوارەکەی نزیک سەری دەکەوێ. 20 ساڵ دواتر لە ماڵەکەی خۆی لە جاکسنڤیل لە باکووری کارۆلینا لەبارەی شەڕی ئەفغانستان و ئەو ڕۆژەوە قسەی بۆ ئاژانسی ڕۆیتەرز کرد. تۆ دەتوانیت ببینی لەوانەیە بیناکە تەنانەت 50 یاردیش لەو شوێنەوە دوور نەبوو بێت. دەکرێت دیوارێک ببینی کە دەجوڵێتەوە. هەر بۆیش لەو کاتەدا من خۆمم کشایەوە بەرەو دواوە و ئەوەش دواشتە کە بیرم دێتەوە. لەوانەیە ئەم وێنەیە لە مەودای 200 یاردەوە بە ئاڕاستەی تاو پێچوانی منەوە گیرا بێت. ئەوە لە بنەڕەتدا هەموو شتێکە کە بیرمە. بی ئەو کات بۆ ماوەیەک بێهۆش دەبێت بەڵام تەندروستی باش دەبێت. دیارە ئەوان وا بیریان دەکردەوە کە گولەکە بەرسرم کەوتووە. بۆ ماوەیەک لە هۆش خۆم چووم. دواتر بە ئاگا هاتمەوە گوتم من باشم، پێویست ناکە بڕۆمە هیچ شوێنێک و من باشم. وێنەگرەکەی ڕۆیتەرز کە ئەو ڕۆژە وێنەی بیگرتبوو پێی گوتبوو کە تۆ ناوبانگ دەردەکەی لە ماوەی چەند کاتژمێرێکدا وێنەکە لە ماڵپەڕ و ڕۆژنامەکانی جیهان بڵاو کرابووە. ئەو وێنەیەی کە لەلایەن گۆرن تۆماس وێج فۆتۆگرافری ڕۆیتەرز گیراوە یەکێکە لە وێنە بەناوبانگەکانی شەڕی ئەفغانستان کە گزارش لە ڕووخانی هەمیشەیی سەربازان دەکا. بەم دوایانە هەردووکیان لە ماڵی بیکۆبوونەوە و باسی ڕووداوەکەیان کردەوە لەو ماڵەی کە لە بەردەمی دەرگاکەیدا تابلۆیەکی بچووک دانراوە و لەسەری نووسراوە بی دڵخۆش. هەرچەندە ئەو 13 ساڵ پێش ئێستا کە بریندارکرا ڕزگاری بوو بەڵام دەرکەوت تەندروستیشی زۆر باش نییە. بیکە لە ساڵی 2013 هێزی دەریایی جێهێشتووە تووشی سەدمەی مێشک لە بەشی پێشەوەی سەری بووە کە کاریگەری لەسەر یادەوەری کوردخایەن هەیە. ئەو تووشی پەشۆکانی دوای ڕووداو بووە و بە نەخۆشی خەمۆکی دەستنیشان دەکرێت. لە ئیستاشدا بی بە شێوەیەکی گشتی چیرۆک و بابەتی هەواڵەکانە و زۆرجار وەک نمونەیەک لەلایەن بەڕێوەبەرایەتی جەنگاوەرانی کۆنەوە باس دەکرێت کە چۆن تێدەکۆشن یارمەتی و گرنگی بەو ئەندامانەیان بدەن کە لە ڕووی دەرونیەوە کێشەی تەندروستیان هەیە. هەروەها بی و هاوسەرەکەی وێنەکە بەکاردێنن بۆ پێشخستنی چاودێری ئەو سەربازانەی کە بەهۆی جەنگەوە زیانیان پێگەیشتووە.